ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو قوتابیانی خۆشەویست بەندی یەکەمان وەرگرت لەسەر ئاوێتە کیمیایەکان بوو لە ئاوە گیراوەکان ئێستا بەندی دۆمان هەیە باسی ترش و تفتەکان دەکات طبعا لە پێشەوەش ترشەکان بەبەت چاوکەتیە لە کیمیای پۆل 11 هەبوو ئەلێرە تفتەکان لەگەری زیاد بووە لەو بەندەی باسی ڕەوشتە گشتەکانی ترش و تفت دەکات جۆرەکانی ترشەکان ناونانی ترشەکان سوود و بەکارهێنانی ترشەکان یعنی لە دووسێک کەت پێک دێت ئەو بابەتانەی تێدایە پێناسەکانی ترش و تفت زانایەکان کو پێناسەی ترشیان کردیا کو پێناسەی تفتیان کردیە بۆ نمونە ئەرینیۆسمان هەیە بۆ نمونە بڕۆنشتە دۆریمان هەیە لویسمان هەیە دوای دەچینە سەر کالێکەکانی ترش و تفت کە پێی دەرین هاوکێش بوون هاوڵ ترش هاوڵ تفتمان هەیە یعنی لە سێ کەت پێک دێت ئەو بابەتانەی تێدایە بابەتی گرنگن سەرەتا ترشەکانمان هەیە دەرێن زۆر خواردن ڕۆژانە دەی خۆی تامی ترشە دەگەڕێتەوە لۆچلۆ ئەو ترشەی کە لە پێکاتەکەی هەیە هەندە نمونەمان نووسە لەسەر سەبوڕەی نمونەی کتابتە دەنێ بۆ نمونە ماست یان ماستی ترش چ ترشێک لە پێکاتەیە ترشی لاکتیک ترشی لاکتیکی تێدا نەوگرۆت بێتەوە لە ئەمتیحان کام لەمانەی خوارەوە لە پێکاتەی ماستەیە ترشی لاکتیک بە بڕی باش لە کام لەمانە هەیە بۆ نمونە لە ماست بۆ نمونە لە خواردنەوە گازیەکان لە سێو لە ترێ لە مزەمەنیەکان مامۆستا ماستی ترش ترشی لاکتیکی تێدایە خواردنەوە گازیەکان ئەو خواردنەوە گازیانەی کە هیتماوەکو بپسیوەوانە دەبینی ئەوش کۆمەڵک مادەی تێدایە لەوانەیە بەشێک لە مادەکان ترشبی بۆ نمونە ترشی فۆسفۆرکی تێدایە بۆ نمونە ترشی سۆربکی تێدایە بۆ نمونە ترشی کاربۆنیکی تێدایە کەواتە کۆمەڵک مادە لە پێکاتەیە کەک لەوانە ئەو ترشانەیە کە هیتمان لیمۆ پرتەقال سندی یان برین مزەمەنیەکان کە لە ڕۆژانە دەیخۆی بەکاری دەینی دەبینی تامی ترشە لۆ چ دەگەڕێتەوە لەو ترشەی کە لە پێکاتەکەی هەیە بۆ نمونە ترشی ستریکی تێدایە ستریک ئەسید یان دەرین بۆ نمونە ترشی ئەسکۆربیکی تێدایە ڤیتامین سی هەروەها سێ و ترشی مالیکی تێدایە ترێ ترشی تارتاریکی تێدایە کەواتە ئەوانەی کە لێرە هیتمان ئاگدار بە بیخینەوە دەکرێت شێوەی هەڵبژاردن دۆ دروست بکاتن کە لێرە نووسیتمان ئابزانەوە پرسیارەکە لە ئەمتیحانی وزاری هایتەوە دەرێت زۆربەی گوشتاوی میوە و خواردنەوە گازەکان ئەم ترشانە لە پێکاتەیاندا هەیە جگەلە یعنی زۆربەی خواردنەوە گازەکان هەروەها گوشتاوی میوە ئەو جەمزدەمەنی بی ترێبی سێوبیتن ئەم ترشانە لە پێکاتنیاندا هەیە بەڵام یەکێک لەوانە لە پێکاتنیاندا نییە کام لەوانە لە پێکاتنیاندا نییە ترشی ستریک بەڵێ مامۆستاوە لێرە نووسیتمان ئابزانە ترشی ستریک لە زەمەنیەکان ترشی ستریکمان هەیە ترشی ئەسکۆربیک بەڵێ مامۆستا ترشی ئەسکۆربیکمان هەیە گوتمان بەواتای ڤیتامین سی دێ ترشی فۆسفۆریک بەڵێ خواردنەوە گازەکان ترشی فۆسفۆریکیان تێدایە ترشی نایتریک ئەگەر تەمەشا بکەی لێرە ترشی نایتریکی تێدا نییە دوای دێنە سەرێکەواتە مامۆستا خواردنەوە گازەکان مزدەمەیەکان ئەم ترشانە لە پێکاتنیاندا هەیە بەڵام ترشی نایتریکمان نییە ترشی نایتریک مادەی ژەهرە دوای دێنە سەرێ سوودی هەیە ڕەوشتەکان وەردەگرین دەرێ بەرپێز بکەوێت تووشی داخوڕانی دەکات هەڵمەکەی کوشندەیە کاریگەری هەیە کەواتە مامۆستا ترشی نایتریکی تێدانی ینی بەسمانەوەیەوە هەڵبژاردننی لێ دروست دەکات ئەوە پێشەکێک لەسەر چ لەسەر مادە ترشەکان کە هەمان بوو لە پاشەوی پێشەکەی کورتی باس کردیە لەسەر مادە تفتەکان دوای دەچینە سەر بابەتە ئەساسیەکان دەرێت تفتەکان بە زۆری بەرپرسن لە مادە پاکەرەوەکانی ماڵ ئەو مادانەی کە لە مارێ بەکاری دێنی بە زۆری تفت لە پێکاتەیە بۆ نمونە دەرێ ئاوە گیراوەی ئەمۆنیا هایدۆکسیدی سۆدیۆم ئەو وەکو مادەیەک پاکەرەوە لە ماڵ بەکاردێتن یان بۆ نمونە لە ماڵێ دەبەی گەورەت هەیە ئەمە دەرێن فاست ئەویش مادەی تفتی تێدایە بۆ نمونە هایپۆکلۆریدی سۆدیۆم NaClO لە پێکاتەیاندا هەیە هەندێک لە تفتەکان بۆ نمونە هایدۆکسیدی مەگنیسیۆم بۆ نمونە هایدۆکسیدی ئەلەمیۆم بۆ نمونە کاربۆناتی سۆدیۆمی هایدرۆژینی NaHCO3 ئەوانە پێیان دەرێن دژە ترشێتی زۆر جاهای دەبینی خواردنەک دەخۆی یان بۆ نمونە گەدە تەواو نییە ئەو ئاوێتانە یەکێک لەوانە بەکاردەینی کاریگەری ئەو ترشێ لا دەبات واتە چی لێ دەکات هاوکێشی دەکات کەواتە هەموو تفتێک نا ئاگدار بە کام لەمانەی خوارەوە وەکو دژە ترشێتی بەکاردێتن ئەگەر لە پرسیار MgOH بایتووی تێدا بوو هایدرۆکسیدی مەگنیسیۆم یان زۆرجار پێی دەرێن چ پێی دەرێن شیری مەگنیسیا هایدرۆکسیدی مەگنیسیۆم یان پێی دەرێن چ پێی دەرێن شیری مەگنیسیا ئەو ناوەشەیە ئەوە وەکو چ وەکو دژە ترشێتی بەکاردێتنەها پێی دەرێن شیری مەگنیسیا ئەوانە وەکو دژە ترشێتی ئەنتی ئەسید بەکاردێن یان هایدرۆکسیدی ئەلەمنیۆم AlOH/3
کاربۆناتی سۆدیۆمی هایدرۆژینیمان هەیە وەکو لە سەرێ وەرمانگر گوتمان دەکرێت ئەو ترشانەی لۆت بکات هەڵبژاردن دەرێت ترشی سرکە ئەسیتی بە بڕی باش لە کام لەمانەی خوارەوە هەیە لیمۆ نەخێر مامۆستا لیمۆ ترشی ستریکی تێدایە سرکە بەڵێ مامۆستا سرکە هەلە ناوەکەی دیارە ترشی چ لە پێکاتەیدا هەیە ترشی ئەسیتی لە پێکاتەیدا هەیە سێ و ترشی مالیکی تێدایە گوتمان ماسی ترش ترشی لاکتێکی تێدایە ڕەوشتە گشتیەکانی ترشەکانمان هەیە ترشەکان بە گشتی چەند ڕەوشتێکان هەیە کە تێیدا بەشدارن ئەو ڕەوشتانە گرنگە بەڕاستی ترشەکان یان بڵێن ڕەوشتە گشتیەکانی ترشەکان یەکێک لەو ڕەوشتانە هیچمان دەرین ئاوەگیراوی ترشەکان ترشە یعنی دەکرێت ئەوانە دۆ بکاتە شێوەی هەڵبژاردن بە هەڵبژاردن هەیە لە کتابت لە پێداچنەوەی بەندەکە ئیشەڵا دوای تەمەشا دەکەین کە دەرین ئاوەگیراوەکانیان ترشە ئاگدار بە ئەتو ناتوانی تامکردن لە هەموو ترشەکان بەکاربینی لەبەرەوەی زۆربەیان ژەهرن بەرپێست بکەوی دەیسوتێنی بەرچلوک بەرگت بکەوی دەیسوتێنی بە ڕێگەی کیمیایی جیای دەکەیەوە ها بۆ نمونە خاڵی دووەم کوبی ناسینەوە دەرێ بەهۆی ناسەرەوە کە دەرێن ئاوەگیراوەکانیان ترشە لە ڕێگەی ناسەرەوە دەناسینەوە ئەو ناسەرەوەی کە ئەمە زۆر جێمان لێ بۆ زۆر بەکاری دەینی چییە کاغەزی گورە بە ڕۆژە ناسەرەوەی ترشت هەیە لە بەندی دوای دەیە سەرێ بەڵام ئەوەی ئەمە زۆر جێمان لێ بووە کاغەزی گورە بە ڕۆژە کاغەزی گورە بە ڕۆژە چرێ دەکەن ترشەکان لە ڕەنگی شین دەگۆڕن بۆ چێ بۆ ڕەنگی سوور کەواتە لەوەی بیزانین ئاوەگیراوە کە هەیتمان ترشە کاغەزە چگورە بە ڕۆژ دەدەین تەبعاً دوو زۆرمان هەیە سوورمان هەیە شینمان هەیە کاغەزە چگورە بە ڕۆژە شینی تێ دەکەین ڕەنگەکەی دەبیتە چ دەبیتە سوور کەواتە ئاوەگیراوەکانیان ترشە ڕەنگی ناسرەوەکان دەگۆڕن بۆ نمونە کاغەزی گورە بە ڕۆژە لە شین دەیکاتە سوور خاڵی سێم گرنگە دەرین ترشەکان لەگەر هەندێک لە کانزا یان برین لەگەر کانزای چالاک کارلێک دەکەن چ دروست دەکەن گازی هایدرۆژین دەردەپەڕێنن خوێ دروست دەکەن هەروەها گازی هایدرۆژین دەردەپەڕێن ئەو خاڵە ئاگدار بە گرنگە دوای لە کۆتایی بەندەکەش دێنە سەری بە ناوی ئایۆنە هاوکێشەی چ ئایۆنە هاوکێشەی پەتی ئەوە نمونەکمان لێرە لۆ نووسیەوە ترشی گۆگردی ترشەکی بەهێزە ئەوە کانزایەکی چالاک کە دەرێن کانزای چالاک مەبەستمان چییە زیاتر کۆمەڵی یەکەم کۆمەڵی دووەم هەندێک لە توکمە گواساوەکان ئەوانە کانزای چالاکن کەواتە کانزاکان بەگشتی زۆربیان چالاکن کالێک دەکەن دووسێ کانزامان نەبی وەکو لە پێشتر خیندیتت بۆ نمونە لە پۆلیدا زێر زی و پلاتین ئەوانە کانزانە چالاکی کیمیاییان کەمە یان زۆر کالێک ناکەن کەواتە لەبەرهەم چمان لۆ دروست بۆ مامۆستا خوێ دروست بووە لەگەر چێ لەگەر گازی هایدرۆژین کەواتەوە گرنگە مامۆستا ترش لەگەر کانزای چالاک کالێک دەکاتن گازی هایدرۆژین دەردەپەڕێنی خاڵی چوارەم هەر گرنگە دەرێن ترش و تفت کالێک دەکات چه دروست دەبیتن خوێ و ئاو دووبارە ئەوەش لە کۆتایی بەندەکە دێەوە سەرێ بە ناوی ئایۆنە هاوکێشەی پەتی لەگەر ئایۆنی سیرکرد ترش لەگەر تفت کالێک دەکات خوێ دروست دەبیتن لەگەر چه لەگەر ئاو ئاستا بۆ نمونە ئەگەر ترشەک بنووسین دەنووسین HCl ئەکوا تفتێک بنووسین مامۆستا NaOH ئەکوا ئەو دووە لەگەر یەکتر کالێک دەکەن لە بەرهەم گوتمان چ دروست دەبیتن خوێیەکەمان لێرە تەبعاً کالێکی زووتە گۆڕینەوەیە نزیک و نزیک NaCl خوێی ماڵێ دروست دەبیتن ئەکوا دوور و دوورژ یەک دەگرن دەبیتە چ دەبیتە ئاوەکە زائیدەن چ زائیدەن H2O مادەکی چییە مادەکی شدە کەواتە خاڵی چوارەمیش خاڵەکی گرنگە لە کۆتایی بەندەکە دێنەوە سەرێ کالێکی ترش لەگەر تفتەکان کالێک دەکات خوێ و ئاو دروست دەبیتن لە بنەوە تێبینیەکمان هەیە ئێستا پێ دەرین هەندە زیاتر شو تفت کالێک دەکات جگە لە خوێ و ئاوەکە گازی دوان ئۆکسیدی کاربۆنیش دروست دەبی بەڵامەوە بە گشتی قسەی دەکەین خاڵی پێنجەم دەرین ئاوەگیراوی ترشەکان کارەبا دەگەینن ئاوەگیراوی ترشەکان بە بەهێز و لاواز کارەبا دەگەینن وەکو لە پێشەوە باسمان کرد یعنی پێیان دەرین چه ئەلیکتۆلیتی لەبەر چه ئاوەگیراوی ترشەکان کارەبا دەگەینیتن لەبەرەوەی ئایۆنی دروست دەکات هەر مادەک شەرت نییە ترژبی کردتە ناو ئاو ئایۆنی دروست کرد بارگەی تەنۆکەی بارگەداری زۆڵۆشی دروست کرد کەواتە ئاوەگیراوەکانی کارەبا دەگەینی ترشەکانیش بەو شێوەنە کە دەیکەیە ناو ئاو ئاگدار بە نابی برین ترش کارەبا دەگەینی دەیبرین ئاوەگیراوەکانیان کارەبا دەگەینی یعنی دەبی مادەکەی لە ئاودا بتوێنەوە ئەگەر ئایۆنی دروست کرد ئەوە پێی دەرین کارەبا دەگەین واتە مادەی ئەلیکتۆلیتینە ئەو ڕەوشتانە پێیان دەرین ڕەوشتە گشتیەکانی چێ ترشەکان بیزانە هەڵبژاردننی لێ دروست دەکرێتن ئەمزانەوە پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە پرسیاری بنەوە پرسیاری کتابەتە لە امتحانی وزاریاتەوە دەرێت ترشەکان گازی هایدرۆژین دەردەپەڕێن کاتێک لەگە چ کالێک دەکەن ناکانزا نیمچە کانزا چالاک ناکانزا چالاکەکان ئەوە لێر لۆتی هەڵبژاردیە مامۆستا ترش گازی هایدرۆژین دەردەپەڕێنیتن کاتێک لەگەر چ کاتێک لەگەڵ
کانزا چالاکەکان کالێک دەکەن کەواتە ئەگە ترشمان هەبی لەگەر کانزایکی چالاک کالێک بکە گازی هایدرۆژین دەردەپەڕێنی وەکو لە سەرێک کالێکەکەمان نووسی ئاها بۆ نمونە دەنووسم ZN زائیدان HCl ئەوە ترشەکە بابرین ئەکوا ئەوە سۆلید دەبیتە ZnCl2 زائیدەن چ زائیدەن H2 کەواتە چی دروست کرد گازی هایدرۆژینی دەرپەڕان بەڵام دەبی کانزایەکەمان چ بی کانزایەکەمان چالاک هەرەوە پرسیاری کتابتە لە امتحانی وزاری هاتیدەوە دەرێ کاتێک ترش لەگەر کانزایەکی ساڵک کالێک دەکە کام لەمانە دروست دەبیتن ئایۆنی هایدرۆنیۆم زۆر دەبیت نەخێر مامۆستا ترشەکان بیکەینە ناو ئاو هایدرۆنیۆمان داتێ دوای دەینە سەرێ ئەنایۆن پێک دێت کانزاکە ئەنایۆن پێک دێنیت نەخێر مامۆستا گازی ئۆکسجین دروست دەبی نەخێر ئەدی چ دروست دەبی مامۆستا گازی هایدرۆژین کەواتە خوێ دروست دەبی لەگەر چ لەگەر گازی هایدرۆژین کاتێک ترشێک لەگەر کانزایەکی ساڵک کالێک دەکا گازی هایدرۆژین دەردەپەڕێنێت وەکو تازە گوتمان ترش کالێک بکە خوێ و ئاو دروست دەبیت بەڵام هەندە جار لەگەر خوێ و ئاوەکەی ئاگدار بە CO2 دروست دەبیتن لە چ کاتێک ترش کالێک بکات لەگەر مادەی تفت CO2 دروست دەبیتن ئەگەر ئەو مادەی هەیتمان کاربۆناتی تێدا بوو ئادرین کاتێک ترشێکمان هەبیت لەگەر مادەی تفت کالێک بکە کاربۆناتی تێدا یعنی CO3 ئەوە جگە لە خوێیەکە بزانەوە خوێیەکە مانە خوێیەکە لێرە دروست بووە بارگەی نییە ئەوە ئاوەکەیە کە هەیتمان ئەلێرە بزانە چش دروست بووە CO2 دروست بووە کەواتە دەشکرێ لێرە هەڵبژاردن لۆ دروست بکە کاتێک ترش لەگەڵ کاربۆنات کالێک بکە کام لەمانە دروست دەبیت بۆ نمونە ئاو گازی دوان ئۆکسیدی کاربۆن خوێ هەموو ئەمانە بەڵێ مامۆستا هەموو ئەمانە دروست بوو بزانە ئاو دروست بوو هەروەها خوێمان لۆ دروست بوو گۆگرداتی سۆدیۆم هەروەها گازی دوان ئۆکسیدی کاربۆن دروست بوو یان دەرێت کاتێک ترش لەگەر کاربۆنات کالێک بکە کام لەمانە پەیدا نابیت گازی دوان ئۆکسیدی کاربۆن گازی ئۆکسجین ئاو خوێ مامۆستا گازی ئۆکسجین دروست نابی گازی دوان ئۆکسیدی کاربۆن دروست دەبیت ئەوە بەنسبەت پێشەکێک لەسەر ترشەکان هەروەها ڕەوشتە گرشەکانی ترشەکان کە هەمان بوو بابەتەکی تر زۆر گرنگ ئەوەش هەر ئیپۆلی 11 چویتە پۆلی 10 لە پۆلی 12 دیسان دووبارە بوویتەوە ناونانی ترشەکان یان برین جۆرەکانی ترشەکان ناونانی ترشەکان یان جۆرەکانی ترشەکان طبعا ترشەکانیان دابەش کردیە لۆ دوو جۆر ترشی دوانی لەگەر چ لەگە ترشی ئۆکسجینی سەرەتا ترشی دوانی وەردەگرین ڕێگەی ناونانی ترشە دوانیەکان کوناوی دەنێ دوای دەچینە سەر ترشی ئۆکسجینی مەبەسمان چیە لە ترشی ئۆکسجینی ڕێگەکانی ناونانیان وەردەگرین وەکو پرسیاری کتابتە دەرێت جیاوازی بکە لە نێوان توخمە پێکەنەکانی ترشە دوانیەکان هەروەها ترشە ئۆکسجینەکان ڕێگاکانی ناونانیان باز بکە هەروەها نمونەیان بۆ بهێنەوە طبعاً پرسیاری کتابتە ئێستا والود نایەتەوە بەس ناونانەکان گرنگە شێوگەکان گرنگە دەبی لەبەری بکەی گوتمان شتەکە شتەکی نوێ نییە ئی پۆل 11 تا لەوێ خیندیتت بەوە چاوتکەتیە ترشەکان ترشی دوانی دەرێ بریتێ لەو ترشانەی کە لە ناوی دیارە لە دوو توخم پێک دێت دوو توخمەکە چییە هایدرۆژین هەروەها توخمێکی کار و سالبێتی بەرز زۆر زە دەرین بە زۆری چییە کە دەرین توخمێکی کار و سالبێتی بەرز بە زۆری هالۆجینەکانە ترشی دوانی ئەو ترشانن کە پێک دێت لە هایدرۆژین ینی هەموو هایدرۆژینیان تێدایە لەگەر توخمێکی کار و سالبێتی بەرز توخمێکی کار و سالبێتی بەرز کە دەرین توخمی کار و سالبێتی بەرز گوتمان بە زۆری هالۆجینە ئۆکسجینیش کار و سالبێتی بەرزە گۆگردیش کار و سالبێتی بەرزە بەڵام زیاتر مەبەسمان هالۆجینەکانە بزانە لێرە ئەو نمونانەمان نووسیەوە لەسەر چییە لەسەر ترشە دوانیەکانە پێشەوەی بچینە سەر نمونونەکان ئەوە ڕێگەی ناونانی ترشە دوانیەکانە ترشە دوانیەکان کوناوی دەنێن دەرێن ترش زائیدەن هایدرۆ زائیدەن ناوی ناکانزە زائیدەن پاشگیری چ پاشگیری کەواتەوە یاسای ناونانی ترشە دوانەکانە ئێستا HCl مان هەیە HF HBr HI H2S ئەو پێنج ترشەی لەسەر سەبڕی نووسیتوان ئەو پێی دەرێن ترشی دوانی هەموو ژەگە تەمەشا بکەی هالۆجینیان لەگەرە بزانە ئێستا یەکەم کلۆری لەگەرە فلۆری لەگەرە بڕۆمی لەگەرە یۆدی لەگەرە بەس ئەوە نەبیەوە هالۆجین نییە گۆگرت بەڵام ئەوەش چییە ترشەشی دوانیە گوتمان بە پێی ئێرە ئەگە ناوی برین HCl دەڵێت ترشی هایدرۆکلۆریک ئەوە ناوەکەمان نووسێت ترشی هایدرۆفلۆریک ترشی هایدرۆبڕۆمیک ترشی هایدرۆیۆدیک ترشی هایدرۆگۆگردیک کەواتە ئەو پێنج ترشەی کە لەسەر سەوڕێی هەیتمان ئەوانە پێیان دەرین ترشە دوانیەکان کام لەمانەی خوارەوە ترشی هایدرۆکلۆریکە HCl HClO HClO3 یعنی مەبەسمان چییە ئاگادار بە هەڵبژاردن لۆ دروست دەکا پرسیار لێرە لۆ دێتەوە کەواتە مامۆستا ترشە دوانیەکان لە کاتی ناونانیان چ پاشگری زیاد دەکەین پاشگری یەک ئاوە گرنگە لە کاتی ناونانی ترشە دوانیەکان
چ پاشگرێک زیاد دەکرێت پاشگری یەک پاشگری ئات پاشگری ئۆز مامۆستا پاشگری 1 کیلۆ زیاد دەکەین بابەتەکی ترمان هەیە هەر پەیوەندی بێرەوەیە دەرێن ئەو ترشانە ئەگەر ئێچەکەی لابین شتێک دەمینێتەوە پێی دەرین ئەنایۆن ئێستا بۆ نمونەوە لە بنەوە نووسیتمان HCl هایدرۆژینەکەمان لابێت Cl مایتەوە ئەوە پێی دەرین ئەنایۆن عیس بەشە سالبەکەی بەشە سالبەکەی لە کاتی ناونانی ئەنایۆنی ترشە دوانیەکان چ پاشگرەگرۆی زیاد دەکەی پاشگریت نەوەک لە امتحان لۆت بێتەوە بە هەڵبژاردن چونکە لە ترشی ئۆکسجینی پرسیاری لێ هایتەوە بەرێ ترشە دوانیەکان ئەنایۆنەکەی چ پاشگری لۆ زیاد دەکەی ئەنایۆنی ترشی دوانی چ پاشگرێکی لۆ زیاد دەکرێت پاشگریت یان پاشگری ئات یان پاشگری ئۆس مامۆستا پاشگری یدی لۆ زیاد دەکەی کە دەرین H2S ئەنایۆنەکەی مەبەسمان چییە مەبەسمان ئێسەکەیە واتە ئێس سالب دوو دەبیتە چ گۆگردیت بزانە ئەنایۆنی HF چییە مامۆستا F سالب 1 ئەگە ناوی بنین دەرین چ فلۆرید ئاگدار بە لەبەرەوەی بوویتە ئایۆن پاشگریدمان لۆ زیاد کرد بۆ نمونە هەیتمان دەرین HI ئەنایۆنەکەی چییە مامۆستا ئای سالب ئەگە ناوی بنین نارین یۆد دەرین یۆدیت کەواتە ترشە دوانیەکان ئەنایۆنەکەی پاشگری دیلۆ زیاد دەکەیت ئاگدار بە غەڵەت نەکەی لەوانە کچە گورد بە ترشی دوانی چیلۆ زیاد دەکەین مامۆستا پاشگری یەک ئەگە پێت برین ئەنایۆنی ترشە دوانیەکان یعنی F سالب ئای سالب BR سالب S سالب ئەوە دەری پاشگری دیلۆ زیاد دەکەین لە کاتی چێ لە کاتی ناونان ئەوە بەنسبەت ترشە دوانیەکان کە هەمان بوو هەروەها ڕێگەی ناونان ئەو 5 ترشەش کە لێرە نووسیتمان ئەوە پێیان دەرین چ پێیان دەرین ترشە دوانیەکان جۆری دووەم لە ترشەکان هەیتمان دەرین ترشی چ ترشی ئۆکسجینی ترشی ئۆکسجینی لە ناوی دیارە یعنی چ یعنی ئەو ترشانەی ئۆکسجین لە پێکاتنیان هەیە ئایا بەس ئۆکسجینی تێدایە مامۆستا نەخێر ئەو ترشانە ئۆکسجین هەروەها هایدرۆژین هەروەها توخمێکی ناکانزایان تێدایە ترشی ئۆکسجینی یان زۆر جا پێیان دەرین ترشی چ ترشی سیانی یعنی لە سێ توخم پێگرێ پێکێنەکانی چییە هایدرۆژینە ئۆکسجینە لەگەر چ توخمێکی ناکانزا توخمێکی ناکانزا کەواتە ترشی ئۆکسجینی ئەو ترشانن کە پێک دێن لە هایدرۆژین ئۆکسجین توخمێکی چ توخمێکی ناکانزا زۆر جاوا دەکەین بۆ نمونە H زائیدەن ناکانزایەکەکەی تەناوەندێ زائیدەن O هەمووی ناکانزانە بەس زیاتر مەبەسمان ناکانزایەکەی چییە ناوەندەیە ترشی ئۆکسجینیشی دابەش کردیە لۆ دوو جۆر ئەوانەی ئۆکسجینیان تەواوە یان بڕی باش ئۆکسجینیان تێدایە ئەوانەی ئۆکسجینیان کەمە کە دەرین ئۆکسجینیان تەواوە بەو ڕێگەی ناودەندێن ترشی ئۆکسجینی وانەی ئۆکسجینیان تەواوە بڕی باش لە ئۆکسجینیان تێدا ترش ناوی ناکانزا یان ڕەجی ناوی ناکانزا زائیدەن پاشگری چ پاشگری یەک کەواتە ئاگدار بە ناونانەکەی لە ناونانی ترشە دوانیەکان نزیکە بەس ئەلێ دەمانگۆ ترش هایدرۆ ئەلێرە هایدرۆمان نەمایە ترش زائیدەن ڕەگی ناوی ناکانزا زائیدەن پاشگری چ پاشگری یەک کەواتە لە ترشی دوانیش پاشگری یەکمان هەبوو ئێستا ئەگە برین پاشگری یەک بەکاردێ بۆ ناونانی کام لەمانە ترشە دوانیەکان بەڵێ تەواوە ترشی ئۆکسجینی بەڵێ تەواوە کەواتە ئەلێرەش پاشگری یەکمان هەیە بەڵام گوتمان فەرقەکەی ئەوەیە هایدرۆ نەمایە ترشە دوانیەکان زۆر نمونە هەیە لە خواری هەندە نمونەمان لۆ نووسیە بۆ نمونە عەفو ترشە ئۆکسجینیەکان زۆر نمونەمان هەیە سێچان نمونەمان لۆ نووسیە بۆ نمونە H2SO4 بۆ نمونە HNO3 بۆ نمونە HTPO4 بۆ نمونە HClO3 ئەوانە پێیان دەرێن ترشی ئۆکسجینی لەبەرەوەی ئۆکسجینیان تێدایە بەڵام لەسەری ئۆکسجین نەبوو ئەلێرە ئۆکسجینمان هەیە H2SO4 ترشەکی ئۆکسجینیە ئەگە ناوی برین دەرێن چ ترشی گۆگردیک ترش ناکانزایەکەمان چییە مامۆستا ئێسەکەیە ناکانزایەکەمان ئێسەیە ئێز ناوی چییە گۆگرد پاشگریی تێبێخە دەبیتە ترشی گۆگردی ئی دووەم مامۆستا ترشی ناکانزایەکە لێرە مەبەستم ئی ناوەندەیە نایترۆژینە نارین نایترۆژینی پاشگری جینەکە لا دەبینەها دەرێن ڕەنگی ناوی ناکانزاکە اینجا پاشگری کیلۆ زیاد دەکەین ترشی نایتریک ئەلێرە بۆ نمونە ناکانزایەکە مەبەستم پێکەیە فۆسفۆڕەکەیە وەکو گوتمان هایدرۆژین ئۆکسجین ئەوانەش ناکانزانە ترشی فۆسفۆریک ئەلێرە کلۆرەکەیە ترشی کلۆریک کەواتە ئەو سێ چان نمونەمان نووسیە ئەوە لەسەر چییە لەسەر ترشە ئۆکسجینیەکان ئەوانەی کۆتاییان بە پاشگری یەک دێتن نمونەی تریشمان هەیە بۆ نمونە H2CO3 ترشی کاربۆنیک بۆ نمونە CH3COH بۆ نمونە ترشی سرکیک کەواتە نمونە زۆرە سێچان نمونەمان لێرە نووسیە لە بنەوە هەندێک ترشی ترمان هەیە
بەس پاشگرەکەی دەگۆڕێ لێرە پاشگری یەک بوو ئەدەوێ دەبیتە پاشگری چێ پاشگری ئۆس دەرێن ئەو ترشانەی کە بڕەکی کەمتر ئۆکسزیینیان تێدایە ڕێگەی ناونانیان بەو شێوەیە لەوێ دەمانگۆ ترش ناکانزا پاشگری یەک ئەلێرە پاشگرەکەمان بوویتە چێ پاشگرەکەمان بوویتە پاشگری ئۆس زۆرجار تەڵەبە دەرێ مامۆستا یعنی ئۆکسجین کەم چەندە دوو ئۆکسجین کەمە سێ ئۆکسجین کەمە نە ئەتو ئەگەر بەراوردی بکەی بە پێشەوە ئۆکسجین کەمە بەسمان ئەوەیە بزانە لێرە چەند ئۆکسجینت هەیە لەو ترشەی چوارت هەیە ئەلێرە بوویتە چەند بوویتە سێ ئەوەمە بەسمانە یعنی تو H2SO4 لەبەر کردیە ترشی گۆگردی کرد لە امتحان کە پێ دەرێ H2SO3 یعنی ئۆکسجینێکی لێکەم کردیە لە جیاتی برێن ترشی گۆگردی دەرێن ترشی چێ گۆگردۆس یعنی پاشگری چ لێرە زیاد دەکەی پاشگری ئۆزیلۆ زیاد دەکەی ئەو 4-5 نمونەی لەسەر سەبوڕەی نووسیتمان H2SO4 ترشی گۆگردی H2SO3 ترشی گۆگردۆس کەواتەوا لەبەری کە بەرامبەر یەکتر HNO3 مامۆستا ترشی نایتریک ئەدی ئەگە بیکەینە HNO2 ئابزانە سێ ئۆکسجینمان هەیە لێرە ئەلێرە کرمانە چەند ئۆکسجین کرمانە دوو ئۆکسجین دەری ترشی نایترۆس ترشی نیترۆس فەرقی نییە لەسەری H3PO4 مان هەیە 4 ئۆکسجینی هەیە ئەلێرە بوویتە چێ بوویتە H3PO3 دەری ترشی فۆسفۆرۆس ترشی فۆسفۆریک ترشی فۆسفۆرۆس ترشی گۆگردیک ترشی گۆگردۆس ئەوها لەبەری بکە ئەو مەبەسمان کەمەکەیە نتوانین برین بۆ نمونە سێ یعنی کەمە چوار یعنی زۆرە نە H2SO4 ترشی گۆگردیک H2SO3 ترشی گۆگردۆس ئەو نمونە ترشی کلۆریک HClO3 لە بنەوە بوویتە HClO2 پێدەرین ترشی چ ترشی کلۆرۆس جە نمونەی تریشمان هەیە بۆ نمونە ترشی بڕۆمیک ترشی بڕۆمۆس ترشی یۆدیک ترشی یۆدۆس ئەوە دوسێ نمونە لێرە لۆتمان نووسیە هەندێک ترشی ترمان هەیە جێت دێبووە یەک دوو شەی تری لەگە بەکاردێت هایپۆ لەگەر چ پێر دەرێن ئەو ترشانەی بە پاشگری ئۆس کۆتاییان دێت ئەگەر ئۆکسجینێکی تێدابیت یعنی یەک ئۆکسجینی تێدا بووە ئەوە ترشە ئەو ترشانەی کە هەیتمان ئۆکسجینی کەم بوو بە پاشگری ئۆس کۆتاییان دێ یەک ئۆکسجینی تێدایە بە تایبەتیش ئەوانەی کە هالۆژینیان تێدا یعنی کلۆر بڕۆم یۆد یان برین فلۆر ئەوانە وشەی چی لەگەر بەکار دێت وشەی هایپۆ ئەو سێ ترشەی لەسەر سەبوڕەی نووسیتمان ئاگادار بە ئەو سێیە HClO HIO HBRO نارێم ترشی کلۆرۆس HClO2 ترشی کلۆرۆز بوو HClO نابی ترشی کلۆرۆز بی لەوەی جیای بکەینەوە لەگەر ئەوانی تر دەرێن چێ مامۆستا ترشی هایپۆ کلۆرۆس مامۆستا ترشی هایپۆ کلۆرۆس ئامزانە گوتمان HClO2 دەمانگۆ ترشی کلۆرۆس بەڵام ئەلێرە ئۆکسجینەکە بوویتە یەک ئۆکسجین ئەگەر یەک ئۆکسجینمان هەبوو ناوەڕاستەکە یەکێک لەو توخمانە بوو کلۆر یۆد بڕۆم دەرێن ترشی هایپۆ کلۆرۆس ترشی هایپۆ یۆدۆس HIO2 دەمانگۆ ترشی یۆدۆس بۆ نمونە ئەلێرە دەرێن HIO یەک کەواتە دەبیتە هایپۆ یۆدۆس ئەلێرە HBRO ترشی هایپۆ بڕۆمۆس HBRO2 دەمانگۆ ترشی چێ بڕۆمۆس کەواتە ئەو ترشانەی کە بە پاشگری ئۆس کۆتاییان دێ ئەگەر ئۆکسجینەکی لێکەم بکەین یان یەک ئۆکسجین ببینێتن بە تایبەتی ئەوانەی هالۆجینیان تێدایە ئاگادار بە نارین HNO2 بیکەینە HNO مان نییە بەس ئەمە HClO2 مان هەیە HBRO2 مان هەیە HIO2 مان هەیە ئۆکسجینەکی لێکەم کە دەبیتە چێ HClO HBRO HIO ئەوانە وشەی هایپۆی لەگەر بەکاردەینی هایپۆیان دەرێن چ ژێر ترشی هایپۆکلۆرۆس ترشی ژێر کلۆرۆس ئەو ترشانەی بنەوە ئۆکسجینی زیاترە وشەی چی لەگەر بەکاردەینی ژوور یان پێر چمان هەیە HClO4 HIO4 HBRO4 لەوێ دەمانگۆ HClO3 HBRO3 HIO3 بەس لێرە بوویتە 4 ئۆکسجین وشەی چی لەگەر بەکاردەینی وشەی پێر دەرێن چ ترشی پێر کلۆریک ترشی پێر یۆدیک ترشی پێر بڕۆمیک ئەوانە گرنگە ئاگادار بە پرسیاری لێ دروست دەکاتن ترشە ئۆکسجینیەکان کە هەمان بوو لە سەرێ باسمان کرد گوتمان ئەوانەی ئۆکسجینیان تەواوە بڕی باشیان تێدایە پاشگری یەکیان لۆ زیاد دەکات لەگەر پاشگری ئۆس ئێستا بچینە سەر ئەنایۆنەکانی ئەنایۆنی ترشە ئۆکسجینیەکان کو گوتمان ترشە دوانیەکان ئەنایۆنەکەی پاشگری یەکی لۆ زیاد دەکەین ئەنایۆنی ترشە ئۆکسجینیەکانیش ئەوانەی کۆتاییان بە یەک دێت پاشگری چی لۆ زیاد دەکەین پاشگری ئاتیان لۆ زیاد دەکەین ترشە ئۆکسجینیەکان ئەو ترشانەی کە کۆتاییان بە پاشگری یەک دێت ئەنایۆنەکەی چ پاشگری لۆ زیاد دەکرێت مامۆستا پاشگری ئات ئاگادار بەوە گرنگە لە امتحان کرایتە هەڵبژاردن دەرێن ترشی ئۆکسجینی پاشگری یەکدار
ئەنایۆنەکەی پاشگری ئاتیلۆ زیاد دەکەین. مەبەستمان چییە قوتابیانی خۆشەویست؟ بۆ نمونە ترشی سرکیکمانەیە کە ئەنایۆنەکەی وەردەگرین مەبەستمان چییە؟ ئەوەندەیە CH3COO سالب. ئەنایۆنەکەی دەبیتە چ؟ ئەنایۆنەکەی مامۆستا پێی دەرین سرکات بۆتمان کە دەرەی ئەنایۆن مەبەستمان ئێرەیە. CH3COO سالب ئەوە ئەنایۆنە. پاشگری چمان لۆ زیاد کرد ئات کەواتە ترشی ئۆکسزیینی ئەوانەی کۆتاییان بە یەک دێتن ئەنایۆنەکەی پاشگری ئاتی لۆ زیاد دەکەین. ترشی گۆگردیک ئەنایۆنەکەی وەربگرا مامۆستا SO4 سالب 2 ناونانەکەی دەبیتە چ؟ گۆگردات. ترشی پێر کلۆریک وەکو لەسەرێ باسمان کرد ئەنایۆنەکەی یعنی چ؟ یعنی ClO4 سالب 1 ناوەکەی دەبیتە چ؟ مامۆستا پێر کلۆرات. کەواتە ئاگادار بە و تێبینێ مەبەستمان چییە؟ ئەو ترشە ئۆکسزیینانەی کە هەمان بوو کۆتاییان بە پاشگری یەک دێت ئەنایۆنەکەی پاشگری ئاتی لۆ زیاد دەکەین. ئەو ترشە ئۆکسزیینانەی کە هەمان بوو کۆتاییان بە پاشگری ئۆس دەهات ئۆس ئەنایۆنەکەی چ پاشگری لۆ زیاد دەکەین؟ مامۆستا پاشگری ییتی لۆ زیاد دەکەین. ئێستا بۆ نمونە H2SO3 مانەیە پێی دەرین ترشی گۆگردۆز ئەنایۆنەکەی وەربگرە یعنی SO3 سالب 2 دەبیتە چ؟ گۆگردیت. ئاگادار بە پاشگری چمان زیاد کرد؟ ییت. کەواتە مامۆستا ئۆزمان هەبوو گۆڕیمان کردمانە چ؟ کردمانە پاشگری ییت. HNO2 ترشی نایترۆس ئەنایۆنەکەی وەربگرین مامۆستا NO2 سالب دەرین چ؟ نایتریت. پاشگری چمان زیاد کرد؟ مامۆستا پاشگری ییتمان زیاد کرد. کەواتە ترشی ئۆکسزیینی ئەوانەی یەکدارن ئەنایۆنەکەی پاشگری ئاتی لۆ زیاد دەکەین ئەوانەی بە ئۆس کۆتاییان دێ پاشگری چی لۆ زیاد دەکەین؟ پاشگری ییتی لۆ زیاد دەکەین. بچین تەمەشای هەندێک پرسیار بکەین لێرە لە ئیمتیحانی وزاری چەند پرسیارێکماندا دانایە لە ئیمتیحانی وزاری هاتەوە دەرێت کام لەمانەی خوارەوە بە ترشی دوانی دادەنرێت خوارەوە بە ترشی دوانی دادەنرێت. طبعاً 5 ترشمان هەبوو لەسەر ترشە دوانیەکان لەبەرت کردیا. H2SO4 مامۆستاوە ترشی ئۆکسزیینیە زانە ئۆکسزیینی تێدا یعنی ئۆکسزیینیە. CH3COH مامۆستاوە ترشی ئۆکسزیینی تێدایە. NaOH مامۆستاوە ترش نییە دوای دێنە سەری مادەچی چییە؟ مادەچی تفتە ڕاستە ئۆکسزیینی تێدایە بەڵامەوە ترش نییە. کەواتە HBr دەرین چ؟ دەرین ترشی دوانی یعنی ترشی ئۆکسزیینی نییە. پرسیاری پاشەوەی دەرێت کام لەمانەی خوارەوە ترشی ئۆکسزیینی نییە. HClO2 ترشی ئۆکسزیینیە مادەچی ترشە پێی دەرین ترشی کلۆرۆس. HClO4 مامۆستا ترشە ئۆکسزیینیشە ئەمزانە ئۆکسزیینیان تێدایە هەروەها ترشیشە پێی دەرین ترشی پێر کلۆریک. H2SO4 مامۆستا ترشی گۆگردی کەواتە دەبی ئەوانە لەبەرکەین بەڕاستی. H2O2 مامۆستا ئەوە ئۆکسزیینی تێدایە بەڵام ترش نییە چونکە مە گوتمان ترشی ئۆکسزیینی دەبی 3 توخمی تێدابی بزانە هایدرۆژین و ئۆکسزیین توخمێکی ناکانزە ئەلێرە تەنها هایدرۆژین و ئۆکسزیین تێ ئەگەر لەبەری شت نەبوو کەواتە H2O2 پێی نارێن ترش پیرۆکسیدی هایدرۆژین یان ژورۆکسیدی هایدرۆژینە با بنووسین ئەوە وەڵامەکەیتی چونکە ترش نییە. پرسیاری پاشەوی کام لەمانە ترشی پێرکلۆریکە. طبعاً ئەو شێوەش لە ئیمتیحان زۆر دووبارە بوویتەوە کام لەمانە ترشی گۆگردیکە کام لەمانە ترشی برۆمۆزە ئەمە نمونەکم لۆ دانایە کەواتە دەبی ئەو شێوگانە لەبەر بکەیت. HClO مامۆستاوە پێی دەرین ترشی هایپۆکلۆرۆس هایپۆکلۆرۆس. HClO2 مامۆستاوە پێی دەرین ترشی کلۆرۆس HClO3 مامۆستا ترشی کلۆریک کەواتە وەڵام دەبیتە چ؟ لقیدار چییە؟ مامۆستا ترشی پێر کلۆریکە. ئەوەش لەسەر ئەنایۆنەکان وەکو باسمان کرد دەمانگۆ ئەنایۆنەکان ترشەکان کە ئێچەکەی لار دەبی ئەوەی دەمێنێتەوە پێی دەرین ئەنایۆن. ئەوجا ئەگەر دوانی بوو پاشگری دیلۆ زیاد دەکەین ئەگەر ئۆکسزیینی بوو ئەوانەی کۆتاییان بە یەک دێ پاشگری ئاتی لۆ زیاد دەکەین ئەوانەی کۆتاییان بە ئۆس دێ پاشگری ییتی لۆ زیاد دەکەین. دەرێ ئەو ترشانەی کۆتاییان بە پاشگری یەک دێت ئایا ئەنایۆنەکەی چی لۆ زیاد دەکەین؟ پاشگری ئات یان پاشگری ییت یان پاشگری هایدرۆ یان پاشگری ئۆس. مامۆستا ترشی پاشگری یەکدار ئەنایۆنەکەی پاشگری چی لۆ زیاد دەکەین؟ پاشگری ئاتی لۆ زیاد دەکەین. ئەگە بیگوتبە ئەو ترشانەی کۆتاییان بە پاشگری ئۆس دێت دەمانگۆ پاشگری چی لۆ زیاد دەکەینیت. ئەو دووەشمان نییە ئاگادار بە ئەو دووەمان نییە و دوو پاشگرەی کە لێرە نووسیتی هایدرۆ لەگەر چ؟ لەگەر پاشگری ئۆس. ئەوە بەنسبەت هەندێک پرسیار وەکو پێشەکیەک لەسەر ترشەکان هەروەها ناونانی ترشەکان لەگەر ئەنایۆنەکان. دەرسی داهاتوو ئینشەڵڵا هەندێک ترشی پیشەسازی با وەردەگرین بە هیوای سوود وەرگرت.